باش سپاس بۆ ئامادەبوون و بەشداریت لە بەرنامەکە. سەرەتا بزانین چی وای کرد گروپێک لە کەرکووک دروست بێت، بیرۆکەی دروستبوونی گروپی هەڵوێست چی بوو لە کەرکووک؟ من پێم خۆشە دەستخۆشیتان لێکەم لە پێشا، پێم خۆشە لە پێشا باسی ئەو بکەم ئەم گروپێکە بۆ ئەوەی بەدواداچوون یان بە جۆرێک فشار لەسەر دەسەڵاتداران دروستکە بۆ ئەوەی بەدواداچوون بکەین بۆ ئەوەی ئەو نەوتە ماوەی 2 ساڵە کە ئەڕوا و سامان و داهاتەکەی دیارنی هەروەها پرۆژەیەکمان هەبوو لە کەرکووک پرۆژەی پترۆدۆلار. ئەم پرۆژەیە لە ماوەی 2 ساڵە وەستاوە و هیچ بڕەپارەیەک لەو نەوتە بۆ شاری کەرکووک نایەوە سەرجەم پرۆژە خزمەتگوزاریەکان و تەنانەت ئەو فەرمانبەرانەش کە دامەزراون لەسەر هینی پترۆدۆلار وەستاون و هیچ بڕاپارەیەکیان پێ نادرێت. ئێمە وەکو گروپێک هەستان بە پێکێنانی ئەوەی بۆ ئەوەی بەدواداچوون بکەن حتمما کۆمەڵە کار و چالاکیمان لە پێش ئەنجام بدەین بۆ بەداداچوون و گەیشتن بە مامانجە. بەڵێ کێنەوانی کە ئێوە ئەوکو گروپەکە مامەڵە لەگەڵ دەکەن یاخود ئەندامانی گروپەکەتان کێن کە بۆ چۆن بەداداچوون دەکەن بۆ ئەو داواکارانەی کە خۆتان هەتانە سەبارەت بە پرسیینەوت؟ ئێمە وەکو گروپەکە هەر خەڵکێک ئێمە خەڵکانێکین کە لە دەرەوەی ناوی حزب و بزنەوەوانە ئەکوین وەکو خەڵکانێک کە خەمخۆری ئەم شارەی نەمانەوە قسە لەسەرم باسە بکەین و بۆ ئەوەی کە ئێمە یعنی ئیشەکانمان بڕە تەبەن کۆمەڵی ئەم چالاکی و شتانی کە ئەمانەیە بکەین حتمما لەگەڵ بەرپرسانی شار قساکەین و حتمما لەگەڵ ئەندام پەرلەمانەکان چه عێراق کوردستان چه عێراق و چه کوردستان قساکەین و ئەمانە بەنیازین ینی لە بەرنامەی داهاتومانە کۆڕێکسازکەین بۆ ئەندام پەرلەمان هەم لە ئەندام پەرلەمانی کوردستان و هەر لە عێراق و هەم لە ئەنجومەنی پارێزگاری کەرکووک بۆ ئەوەی ئەوان قسە لەسەرەوە بکەن کە ئەم نەوتە بۆچی وایە و بۆچی تا ئێستا هیچ بڕەپارێک بۆ کەرکووک لەو نەوتە تاقان نەکراوە. و حتمما ئێمە هەنگاویشمان ناوە بۆەوە لەم ڕۆژانش لە ڕێگەی کەناڵەکانی ئاگادارتانەکەینەوە کەناڵەکانی ڕاگەین ئاگادار دەکەینەوە کە چ ڕۆژێک ئەو کۆڕا بەسێەوە هەر دواتریش ئەگەر ئەمەش نەبوو دواتر ئێمە لەگەڵ پارێزگار قساکەین و بە شێوازی جۆرا جۆر کۆڵ نادەین تا ئەو ئامانجە بەدیهێنین. ئێوەی زانیاری داتایەکتان لە بەردەستدا کە وەک باست کرد کە نەوت لە کەرکووک بۆ کەرکووکەکان تەرخان نەکراوە ئەوەی کە باست کرد پارەی پترۆدۆلار ماوەی چەند مانگە بڕاوە لە کەرکووک؟ ئەوە بۆ ماوەی 2 ساڵە چێ بڕاوە نەک چەند مانگە لەوەتی شەڕی داعش هاتۆتە منتقەکە سەرڕایەوەی ئێمە خۆشبەختانە پێمان وا بوو کە هێزی پێشمەرگە و هێزە کوردەکان لێرە ئەوەی کە ڕوبەڕووی داعش بوونەوە نیانهێشت ئەم شارە لەلایەن تیرۆستانی داعشەوە کاول بکرێت خۆشحاڵ بووین بەوەی کە کەرکووک بەرەو وەزێکی دەڕوا بەڵام بەداخەوە دوای ئەوەستە لە شێوەیەک دروست بووە لە مەسلەی داهاتی نەوت و بردننی نەوتەوانە لە بینی سێرایە مەتوانین تەحلیلکەین. ئەم سێرایانەش حکوومەتی بەغا حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمانە تەبەن ئێستاەوە داواکاریەکانتان ڕوو لە کام لەم لایەنانەیە کە باس کرد لەم سێ لایەنە؟ ئێمە وەکو خۆمان بە حکمی خەڵکی ئەم شارەی ئەبێ لە ئەنجومەنی پارێزگا و پارێزگاری کەرکووکەوە دەست پێ بکەین. ئێمە لێرەوە ئەگەر جوابێک وەرگرین حتمما ئەو جوابە بەدواداچوون بۆ جواباکەین ئەگەرنا ئەو کاتە هەموو لاکان بە بەرپرس سەزانین چونکە ئەم شارە ئێستا نە بەڕەسمی چۆتەوە پاڵ کوردستان و نە ئەوە تا لەسەر بەغاز بێ وەکو هێز و وەکو دەسەڵات بەرەوە ینی ئێستا ئێمە وەکو ڕێچکە یاسایەکەی بێ هەر ڕووی پارێزگاری بکەینەوە. لە 2010دا ئێوە فشارەکانتان دەتانەوێت فشارەکانتان ئاڕاستەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بێت یاخود ئاڕاستەی بەغدای بکەن؟ ئێمە هەر وەکو پێشترش باسم کرد فشارەکانمان یەکەم جار لە پارێزگارەوە دەست پێکەین کە ئەو وەڵامی ئەمە بداتەوە ئەگەر وەڵامی ئەمە بداتەوە بە گوێرەی وەڵامەکەی ئەوە هەڵسوکەوتەکەین و ئەگەر ناو کاتە ئێمە بەڕەسمی لەسەر حکوومەتی بەغان و هەر لایەک ئێمە بە دواداچوونەکەین کێ بەرپرسە لە بردننی نەوتەکە چۆن کە ئێستا ئەم شارە لە بینی ئەم دوو تەرەفە سەرەکیی حکوومەتی بەغا حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکات بە هەماهەنگی لەگەڵ پارێزگاری کەرکووکان لێرەوە دیارنیە ئیتر دەسەڵاتەکانی ئەم شارەوە زۆر دیار و ڕۆشنەکێن بۆتر ناکرێ ئێمە لەم ڕێچکە یاسایە بڕۆینە دەرەوە بچین
ئێستا من بچم بۆ لای وەزارەتی سامانە سروشتیەکان بە چاکە مەسەڵەن ئێمە لێرە بەرپرسمانەیە وەشە ئیدارەی ئەمنی شارەکە و هەموو شتەکانی شارەکە لەژێر دەسەڵاتی پارێزگاری کەرکووکایە. بەڵێ کەمێک بە وردی زیاتر لەسەر داواکاریەکان بوەستن ئێوە تەنها کە دەڵێن نەوتی کەرکووکیەکان مەبەست لە چی ینی زیاتر ینی پێتان وایە ئەوەی کە هەیە ئێستا کەرکووکیەکان ینی بە هیچ جۆرێک ینی بە هەموو جۆرێک بێبەشن لە سامانی نەوتی کەرکووک جیاواز لە پترۆدۆلار؟ لە ماوەی ئەم 2 ساڵە پێشووتر ئەم بڕیارە لە بەغداوە دەرکرا کە $1 بدێ بە هەموو ئەو شارە نەوتیانەی کە لە عێراقا هەن حتمەن کەرکووک سودمەند بوو لەمە و چەند پرۆژەیەک ئەنجام درا لە بیدایە بەڵام لە هەتا ماوەی 2 ساڵە ئەم $1 وەستاوەوە بە هیچ جۆرێک سەر ناکرێت و بە هیچ جۆرێک خەڵکی کەرکووک سوودی لێ نەبینیوە نەکلەوە تەنانەت هەتا لە بودجەشە ینی ئەوە بووە کەم و کوڕیەوانە هەیە حتممە ئەوانە هەمووی تاسی لەسەر خەڵکی شارەکە داناوە ئێمە 6,000 فەرمانبەری $1 لەم شارەیە ئەم 6,000 فەرمانبەرە تقریبا بە شکلێک لە شوێکان هەتا لەسەر کارەکانیان دابراون و ئیزن دراون بەوەی کە ئیتر ئیشیان نییە. بەڵێ ئەمانە هەمووی وەستاوە جگەلەوە ئێمە چەند پرۆژە و کاری تر لەساسە لە بەرنامەی شاری کەرکووک بکرێت هەمووی پەیوەستە بەم پارەوینانەوە کە دێ بۆ کەرکووک بەداخەوە هیچیان ناتوە. بەڵێ دیارە نزیکەی ساڵێکە نەوتی کەرکووک لەلایەن هەرێمی کوردستانەوە ینی ڕەوانە دەکرێت و ماوەی چەند مانگێکیشە هیچ بڕە نەوتێک لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوەکو بڵاو دەکرێتەوە هەنادە نەکراوە مەبەست نەوتی کەرکووکە ئەم هەنادەکردنی نەوتەکە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە هیچ لە دۆخی کەرکووکی گۆڕیوە ینی جیاواز هەرێمی کوردستانیش بە هەمان مامەڵی بەغدا ینی مامەڵە لەگەڵ کەرکووک دەکات یاخود جیاوازە؟ من وەکو باسم کرد پێشووتریش ئێمە لە حتمما دەسەڵاتی کوردی و هێزە کوردیەکان لە دوای شەڕی داعشورە ناوچەکەەوە ئێستش نەوت لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە ڕا بەڵام حتمما ئێمە هەمانگیەک هەیە لە بینی بەغا مەسەن لە بینی بەغا و هەرێما بۆ ناردنی ئەم نەوتە بەهەرحاڵ ئێمە وەکو کەرکووکیەکان وەکو خەڵکی کەرکووک ئێمە لەم داهاتە بێبەش بووینەوە خێر و خۆشی بۆ ئێمە تیانیەوە هیچ دەستکەوتێکی تیانە جگەر لەوەی ئێمە وەکو شاری کەرکووک لە مەسەلەی قوربانیدانە یەکەم شارێکن کە لە ڕێژەکانی پێشەوەی ئەم شەڕی تیرۆریستانی داعش ئینماندارێت بەڵام بەداخەوە ئێمە هیچ دەستکەوت نە لە حکوومەتی هەرێمی کوردستان و نە لە بەغدا هیچ دەستکەوتێکمان لەم داهاتینەوتە نەبووە لە ماوەی ئەم 2 ساڵ. ینی پێتان وایە حکوومەتی هەرێمیش هەروەکو بەغدا سەری کەرکووک دەکات؟ حکوومەتی هەرێمیش تا ئێستا هیچ هەنگاوێکی ئیجابی بۆ وەڵامدانەوە بە خەڵکی کەرکووک نەناوە تا ئێستا ئەو ینی هیچ بڕەپارەیەک لەو نەوتەی ئەگەر لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە ڕا بۆ کەرکووک تەرخان نەکراوە بۆ ئەوەی بۆ ئەو پرۆژانەی کە پێشووتر قسەمان لەسەری کرد. بڵێ کەرکووک دیارە ململانی جۆراوجۆری سیاسی و حزبی و نەتەوەیشی تێدا وەک دەوترێت ینی ئەوە گروپێکە دەست بۆ پرسێکی لەم جۆرە دەبن کە دیارە پرسینەوت وەک دەوترێت پرسێکی ئاڵۆزە ئەنی چۆن خۆتان دەپارێزن لەم جۆرە ململانیانەی کە هەیە لە کەرکووک بەتایبەتی؟ ئێمە هاتوین قسە لەسەر بابەتێکەکەین قسە لەسەر بابەتێکەکەین ئێمە ناتوین بڵین داهاتی نەوتەکە ئێمە دەست بەسەریاگرین یا وەکو خەڵکی کەرکووک هەمووی ئەمانەوێ ئێمە باسی مافێکی خوراوی خەڵکی ئەم شاراکەین خەڵکی ئەم شارە لە هەموو پێکاتەکانی ئەوەی کە تایەتی تورکمانە کوردە عەرەبە لە هەموو پێکاتەکان بێبەشن لەمە بەس کێ ینی ئەو مافەی کێ ئەو مافە دەخوات ینی کێیەکە باس لەوە دەکەی کە ئێوە باس لە مافی خوراوی خەڵکی کەرکووک دەکەن ینی کێ مافەکەی دەخوات؟ ئێمە من پێشوەتری ئەم نەوتە ئێستا لە بینی سێ تەرەفە بۆ ئێمە ناڕۆشنە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا و پارێزگاری کەرکووک کە ئەو بەرپرسە وەکو بەرپرسێک لەسەر شاری کەرکووکە بێ وەڵامیان بێ بۆ ئەمە ئەمە مەسەلەی نەوتەکە و داهاتەکە هەموو خەڵکی شارەکە بێتەوە ئەمە مەسەلەیەک نییە جیاوازی بە ڕەبتی نەتەوە و دین و ئەوانەوە بێ مەسەلەیەکە هەموو کەرکووکیەک حەقی خۆی مافی خۆیەتی ئەمەی هەبێت کە بەداخەوە 2 ساڵە بڕیان. بەڵێ ئێستاەوە بەڵێ کارەکانتان چی دەبێت ینی باس لەوە کرد کە لە مودەوە بەدەداچوون دەکەن ینی کارەکانتان بە شێوی شخصی تایبەتی دەبێت یاخود بە شێوی گروپێکی فەرمی کە مۆڵەتان پێدرا بێت دەتانەوێت کارەکان بە شێوەیەکی فەرمی مامەڵە لەگەڵ ئەو دام دەستگایانە بکەن کە پەیوەندیان بە پرسی نەوت و پرسی داخوازەکانی خەڵکی کەرکووکەوە هەیە لە بواری نەوتدا. ئێمە وەکو گروپێک کارەکەین باسی مەسەلەی ئیجازە و فەرمیبوونیشەوە ئێمە
حەقی خۆمانەوەکو خەڵکی ئەم شارە هەر خواستێکمان هەبێ ئێمە نەچین شتێکی نایاسایی لە بەرامبەر ئەم وەزا بکەین تا مەسەن پێویستمان بەوە بێت لێکۆڵینەوە لەمە ئێمە وەکو گروپێک یەکدەست کارەکەین لەسەرەوە و ڕێگای فشارەکانیشمان زۆر ئاشکراوەوە لە داهاتووشە هەموو شتێک بە ئاشکرا و ڕوونی ئەڕوا وەکو باسم کرد ئەو کۆڕاوە ئەگەر هەر شتێک بگاتەوەی کە ئێمە پێویست بێ بکەین بە شەرتێک لە ڕێزکە یاسایەکان نەچێتە درەوە ئامادەین وەکو هینێکی مەدەنی ئەنجام بدەین وەکو کارێکی مەدەنی حەزب و لایەنەکان لە کەرکووک پشتگیریەوەیان کردو یاخود دەڵێسیان چیە بەرامبەر کارەیەوە؟ هیچ حزب و لایەنێک بەرامبەر ئێمەی نەگرتووە و هەمووشیان ئەوەی کە ئێمە بینیومانن ئەوەی کە قسەمانە ئێمە بە فەرمی نەتوین بۆ لای حزب و لایەنێک بەڵام ئەوەی کە خەڵکمان بینیوە لەو حزبانە و لە کەوادر و خەڵکی دەستکەوتوی ئەو حزبانە دەستخۆشیان لێکردوین و پیان خۆشە ئەوەی کە ئێمە ئەیگەمان لێبێتەوە وەکو دژایەتی کەس دژایەتی نەکردوین. باشە کەرکووک نوێنەری خۆی هەیە ینی لە هەڵبژاردنەکان دیارە بۆی دەکرێت خەڵک دەنگ دەدات و خەڵک نوێنەری خۆی هەڵدەبژێرێت کە بە دەداچوون بۆ مافەکانی بکات ینی چی وای کردو گروپێکی وەکویەوە دروست بێت ئایا نوێرانی کەرکووک لە بۆ منە پەرلەمانی عێراق نەیانتوانی وەکو پێویست ئادای کارەکانیان بکەن یاخو نوێراتی خەڵکی کەرکووک بکەن؟ بەداخەوە ئێمە وەکو نوێنەرانی خەڵکی کەرکووک لەم شارە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوە دیارە کەرکووک بارودۆخێکی تایبەتیەوە لە دوای پرۆسەوە تا ئێستا ئەم هینە ماوەت ئەم هەیکەلە ماوەتەوە ئەمانە هیچ زۆرتر بێئاگای خۆیان لە وەزعەکە دەرەبڕن ئەوەی کە ئەندام پەرلەمانیشە لە بەغدا بەداخەوە تا ئێستا هەنگاوێکی ئەوتۆی نەناوبەوەی ئەم کێشەیەک لا بکاتەوە. بەڵێ دووە وتە دەگەرما بێت کاک ڕەمەزان سوپاس دەکەین. من ئەوەنە بە خەڵکی هەموو شاری کەرکووکەڵێم ئێمە وەکو خەڵکی ئەم شارە هاوهەڵوێتی لە بەدیاتنی ئەم ئامانجە داوا لە خەڵکەکەین هاودەنگمان بن و هەموو ڕێگای مەدەنیەکان بگرینە بەر بۆ با بەدیاتنی ئەم ئامانجە و سپاس بۆ ڕەمەزان سابر و تەبێژی گروپی هەڵوێست لە پێناوی نەوت کە لە کەرکۆ ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.